بلش شو عندما تباش بتن ديار كونفرنس نفط الغازل هرم اللي بپایتخت هرم کردستان الهولی را و بجاردویت تا لدار خستن پیشتر اف کنفرانس دگل لجنه جواتن سامان سروشتی لپارزگاه دهو که پارزگاه هولی و پارزگاه سلیمانی و کرکو که بو لانها دگل هنده کمپانیان هرم کردستان و هنده کمپانیش در به هرم کردستان هر وسا رخرامن بیاو نفط و غاز دا نهاد جوین دانه و هر وسا مدت لجنه پارلمان کردستان یا سامان خوزه سامان سروشتی اوجی آماده نه هر یک شرک و جودت دکتر شرک و جودت و دکتر فرسا صوفی و تارن خوب پیشکش کردن سبارت دوسان نفت و کارچلت هرم کردستان او نفت چی تجدر و چلتن او دهات جدر و هرم کردستان چلتن جبوز داینارین زیادتر نه نویسر روزنامه نوستر دوی بیا ویدا دگل ما دایا امشون جمعی افدام تباش بداگر بما بحثی دوسیه نفت هرم کردستان بکی که آشکارای شفافاتانه تت بالا کردن بێگومان یەکێک لە مەترسیەکان لە هەرێمی کوردستان نەبوونی شەفافیەتە لە هەموو کەرتەکان بە تایبەتی کەرتی نەوت و غازکە تا ئێستاکە ئێمە لە کۆنفرانسەکە بەشدارە بین بۆ قسەکردن لەسەر ئەو مەسەلەیە و پرۆسەی دەرهێنانی نەوت و فرۆشتنی و شێوازی وەرگرتنەوە و بەخشینەکە دەبێ ئێمە هەمومان جەخت لەسەر ئەوە بکەینەوە کە چۆن نەتوانین هیچ لەسەر شەفافکردنی ئەم لایەنە بکەین چونکە یەکێک لەسەر چاوە گرنگەکانی ئابووری لە هەرێمی کوردستان کەرتی نەوت و غازە و بەپێی زۆر لە سەرچاوە ڕسمیەکانیان فەرمیەکانی حکوومەت کە ئێستاکە بەڕێزان پەرلەمانتاران قسەیان لەسەر کرد خاڵێکی گرنگە بۆ ئابووری لە داهاتوو لە هەرێمی کوردستان و تاکو ئێستاکە بەداخەوە نەمانتوانین ئەم پشت بۆ ئابووری گرنگە ببەستین هۆکارەکەشی نەبوونی شەفافیەتە لە چوارچێوەی فرۆشتن. ئایا پرسی نفت لە هەرێمی کوردستاندا بەس بۆ لەژنەکانی دیارەیان مەسەلەن ئێستا لە هەرێمی کوردستان پرسی نەوت بۆ خەڵک دیار نییە ئایا بۆ ڕۆژنامە نووسان بۆ پەرلەمان بۆ خەڵکی تر هەمووان ئەم پرسە ئاشکارا ڕوونە نەخێر تا ئێستا کە پرسی فرۆشتنی نەوت لە هەرێمی کوردستان پرسێکی شاراوەیە پرسێکی ناڕوونە و کاریگەری سلبیشی کردوتە سەردایانی کۆمەڵایەتی و لایەنی سیاسی لە هەرێمی کوردستان جارێکی تریش نەگەیشتوتە خەڵک ئەوەی کە فرۆشراوە یان ئەوەی بەرهەم هێنراوە و کاری لەسەرەکرێت تا ئێستاکە نەک هاوڵاتی ئاسایی نازانێت تەنانەت کەناڵەکانی ڕاگەیاندن و میداژ لە هەرێمی کوردستانە کەم زانیاریە لەو پرۆسەیە مادام ئەم پرسە بکێ ڕوونە مادام بەس بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان لێژنەی سامانە سروشتیەکان لە پەرلەمانی کوردستان پێشتر وتی ئەم پرسە بۆ ئێمەش ڕوون نییە تا ئێستا بەڵێ ئێستا بەپێی بۆچوونی ئەو بەڕێزانە پەرلەمانتاران تا ئێستاکە پەرلەمانیش ڕوونی لە ناڕوونیەکی ئەبینێ لە وەزارەتی سامانە سروشتیەکان بۆیە دەرەکەوێن حکوومەتیش ئاگای لە هەندێک لە فرۆشتن یان لە ئەو مامەڵە بازرگانیە لە نێوان هەرێمی کوردستان و کۆمپانیەکانیە بۆیە دەبێت حکوومەتی هەرێم بە جددی مشوری ئەم لایەنە بخات تاکو نەگەیشتوتە ئەو ڕاتەی هەڵوەشێنەوە چونکە هەڵوەشانەوەی ئەم پرۆسەیە و هەڵوەشانەوەی پەیوەندی ئێمە لەگەڵ دەرەوە لە بازاڕی نەوت لە دەرەوە کاریگەری سلبی بکاتە سەر داهاتوو لە هەرێمی کوردستان و باری سیاسیەکەمان لە هەرێمی کوردستان یەکێک لە یاساکانی لەژنەی پەرلەمان بڵێن دستوری پەرلەمان کە دانی زانیاریە بە ڕۆژنامە نووسان دانی زانیاریە بە کەناڵ ڕاگەاندنەکان ئایا حکوومەت هەرێمی کوردستان پەرلەمانی کوردستان سامانە سروشتیەکان تا چەند ئەم زانیاریە دەداتە ڕۆژنامە نووسان و نەدراوە ئەگەر درابێتیش زانیاریەکان زۆر کەم بوونە و زۆر سەطحی بوو ینی ڕووکەش بوونە ئەو زانیاریانەش نەیتوانی و کاریگەری ئیجابی دروست بکات لەسەر باری دەرونی لە هەرێمی کوردستان و تێگەیشتنی خەڵک بۆ فرۆشتنی نەوت و بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستان بۆ لایەنە ئابووریەکەمان. بەڵێ زۆر مەمنون سوپاس بەڵێ شوان وەکە دیار ئەو خۆ دەبێژیتن ئەف کۆنفرانسە لەسەر دیارکردنەوە پرسە نەفتە هەرێمە کوردستانە بوو هەم بۆ وڵاتین هەرێمە کوردستانە هەم بۆ نووسەر و ڕۆژنامە نووسا و هەم بۆ ڕێکخراوێن نەفتەی لە هەرێمە کوردستانê ئەو خۆش دەبێژیتن هەتانها وەزارەتی سامانە سروشتی کێمترین زانیاری و کێمترین شەفافیەت دایە بەڵێ نوچەکانی مە ئەس عەبدوڵا لە هەولێرێ گەلمەدا بووی سپاس بۆ زانیاریت.